خۆشەویستان ئەچمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان هیوا فاوندیشن وەرکشۆپێکی تایبەت بە مناڵان ڕادەگەێنێت و لە ڕێگەی ئەم وەرکشۆپەوە مناڵان ئەتوانن یاخود دەرفەت بە مناڵانەدات بۆ ئەوەی کە بە دوواداچوون بۆ خەیاڵەکانیان بکەن و خەیاڵەکانیان لە ڕێگەی هونەرەوە دەرببڕن یاخود گزارشت بکەن. قسە و باسی زیاتر دەربارەی وەرکشۆپەکە و هەروەها خولەکانی تر و وەرکشۆپەکانی ترەکەین لەگەڵ زۆر بەڕێز ڕۆز محەممەد کە ڕێکخەری پرۆژەی هیوا فاوندیشنە. ڕۆزخان بەخێربێی سەرچاومان. ئەم وەرکشۆپە تایبەتە بە مناڵان کەواتە بێ وەرکشۆپێکی تا ڕادەیەک جیاواز بێ. جا ناوەڕۆکی وەرکشۆپەکە چییە؟ بەڵێ من سەرتا پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە ئێمە وەکو هیوا فاوندیشن کە پشتگیری گەلەری ئێستا ئەکەین کە ئەم وەرکشۆپەش لە ناو گەلەری ئێستایە ئەنجام ئەدرێ. ئێمە پشتگیری و پاپشتی ئەم گەلەریاکەین ساڵانێکە و ئاماژمان لێی کە دیوێکی پەروەردەیە. لەبەروی سەرجەم پرۆژەکانمان ئەتوانم بڵێم بەشێکی زۆری پرۆژەکانی هیوا فاوندیشن ڕەهەندێکی ڕاهێنان و پەروەردەیان هەیە. بە درێژایی چەند ساڵی کارکردن لەگەڵ گەلەری ئێستایە کە خۆی پێشتر پرۆگرامێکی پەروەردەیمان هەبوو لە بانگێشکردنی قوتابخانە و ناوەندە فێرکاری بۆ سەرجەم تەمەن و قۆناغە جیاوازەکان کە هاتنە ناو گەلەریەکە و کارە هونەریەکان و بابەتەکان و هونەرمەندەکانیان پێ ئەناسێنرا. بۆ ئەم ساڵەوە بۆ یەکەم جار لە درێژەی ئەو پشتگیریکردنی گەلەری ئێستایە هەستاوین بە ڕێخستن و ئامادەکاری بۆ وەرکشۆپ بۆ منداڵان کە ئەم وەرکشۆپانە لەلایەن چەند هونەرمەندی جیاوازەوانێ ئەنجام ئەدرێت و ماوەکەش توانم بڵێم کە لێسەوە دەستی پێکروتاوەکو کۆتایی مانگی یەک بەردەوام ئەبێت و ئاماژمان لەوەیە کە منداڵان جیاواز لەو ئەزمونانی پێشتر با بڵێن ئەگەر لەوانەی هونەرە لە قوتابخانە ئەیکەن لە دەرەوە چۆن جیاوازتر بەرکارێکی هونەری بکەون یان جیاوازتر خۆیان ئەو ئەزمونە هونەری کێنە ناو گەلەریەکەوە کارەکان ئەبین و خۆیان ئەزمونی بکەن و لە هەمووشی گرنگتر کە لایەن هونەرمەندێک خۆی و ڕاهێنانیان پێ ئەکرێت و ڕاهێنرێن کەس چۆن ئازادانە جیاواز لە هەموو چوارچێوە و سنوورەکان بیر بکەنەوە و کارێک بەرهەم بهێنن واتەوە توانم بڵێم زیاتر ئامانجەکەوێت کە منداڵ خۆی ئەزمموی هونەر بکات و بەرکاری هونەری بکە. زۆر باشە کەواتە ئەو جیاوازیە چیە کە لەم وەرکشۆپەیە هەیە مناڵان یاخود با بڵین تەکنیکە جیاوازەکان چییە کە فێری مناڵانەکرێت یاخود وا لە مناڵانەکرێت کە بە خەیاڵەکانیان گزارشت بکەن. بەڵێ لەبەرەوەی یەکێک ئەم پێشانگای کە حالە لەناو گەلەری ئێستایە هەیە لەسەر هونەری ئەبستراکتە و یەکی لە شتەکانی هونەری ئەبستراکت ئەتوانین بڵێن هونەرێکی پەتیە تێکشکاندنی فۆرما و ئامانج لەوەش کە لەم پێشانگایەدا ئێمە وەرکشۆپەکە ئەنجام ئەدەین ئەوەیە کە جیاواز لەوەی کە منداڵێک بێنی فێری ئەوەی بکەی کە فۆرمێکی دروست بکات یان لە چوارچێوەیە کا سنوورداری بکەی بە بیرکردنەوە بە دووبارە وێ نەکێشانەوە بە پێچەوانەوە هەموو ماتریال و کەرەستەیەکی خەیتە بەردەست کە لە دەروی ئەو چوارچێوە سنوورانە خۆی بیر بکاتەوە کارەکە بکات و وەداهێنان لە کارە هونەرێکی خۆیان بکە و ئێمە لە درێژەی ئەم وەرکشۆپانەیە کۆمەڵێک هونەرمەندی چکە جیاواز وەرکشۆپەکان ئەڵێنەوە کە هەر هونەرمەندەی خۆی تەکنیک و بابەتێکی جیاوازی هەڵبژاردەوە بۆ کارکردن. ئەتوانم بڵێم لە نمونەیەکیان کە تازە دەستمان پێ کردووە هونەرمەند فاتمە ئاغجەلەریە کە ئەو جیاوازتر لە کارکردن لەگەڵ لەوحە و فڵچەدا کاری کۆلاج و کارکردن بە وشە ئەکا لەگەڵ منداڵەکاندا و ئەو ئازادیا خاتە بەردەست منداڵەکان کە چۆن یاری بە وشە بکەن و جیاواز لەوەی کە بەرزبی لە فۆرمێک بکەنەوەنێ لە ڕێگای وشەکانەوە چۆن تابلۆیە یان کارێکی هونەری بەرهەم ئەهێن. کاتە وشەکان ئەگۆڕن بۆ تابلۆ یاریکردن خودی وشەکان خۆیان ئەبن بە تابلۆکە واتە لە ڕێگەی ئەوەی کە کۆمەڵێک وشەی زۆرە خاتە بەردەمی منداڵەکان کە منداڵەکان خۆیان ئازادانە وشەکان هەڵ ئەبژێرن و لە چوارچێوەی ئەو قاغزەی کە لە بەردەمیانایە ئەم فکرێ ئەخەنە سەر قاغزەکە و هەر منداڵێک بە بیرکردنەوەیکی داهێنەرانەی خۆی بە ئایدیای خۆی لەم وشانە بابەتێک دروست ئەکا یاخود وێنەیەک دروست ئەکات کە لە کۆتایە کارەکە لە ڕێگای کۆلاج و جیاوازتر لەوە کە ئەم هونەرمەند فاتمە ئاغجەلەری بە ماتریاڵی قوماشیان لەگەڵا بەکار ئەهێنێ. ئەمان ئەتوان بڵم کە ستایلێکی تایبەت بە هونەرمەندەکەی کە بەم شێوەیە پێخۆش بوو لەگەڵ منداڵەکانان کار بکە و مناڵەکانیش جیاواز لە تەجروبەی تەنها لە ڕێگەی قەڵەم بۆیە و ماتریاڵە سەرەتایەکانەوە کار بکات مادەی تر بەکاربهێنێت و تەجروبەی بکە و لە درێژەی پلانەکانی ترمانە بۆ ئەم وەرکشۆپە ئەوەیە کە ئێمە هونەرمەندەکانی تر ماتریاڵی جیاواز بخەنە بەردەستی منداڵەکان ئیتر بۆیە پلانی
شتەکانی تایە کە بەشێک لە کارەکان تابلۆ ئەبێت بەشێکی کە کار بەڕەنگەکەن بابەتی وەکو سیرامیک چۆن کاری پێەکەن بەڵام لە گشتیە هەمووی ئەچێتەوە سەر ئەوەی کە مناڵەکان زۆر ئازادانە وە لە چوارچێوەی بابەتی پێشانگاکەشە کە هونەری ئەبستراکتە کارەکەن. زۆر باشە کەواتە مناڵەکان ئەتوانن لەوە تێبگەن کە ئەمە شێوازێکی جیاوازە؟ خۆیەکی لە شتەکانە کە تۆ ئێمە ئازادین بە مناڵەکان و قۆناغەکان جیاوازە. ئێمە کە کار لەگەڵ مناڵەکانە ئەکەین کراون بە دوو گروپی جیاوازەوانێ و تا گروپێکمان هەیە کە منداڵانی تەمەەن 5 ساڵ تاوەکو 9 ساڵە، گروپێکی ترمان لە 10 ساڵ تاوەکو 15 و 16 ساڵە کە مامەڵەکردن و پێدانی وەکشۆپ بۆ هەردوو گروپەکە جیاوازە کە بەپی تێگەیشتن و قۆناغەکانیانە لەگەڵ ماتریالەکانە لەگەڵ بابەتە هونەریەکەیە. واتە هونەرمەندەی کاتێ ئەم بابەتە بۆ مناڵەکان ڕوئەکاتەوانێ پێشتر گەشتێکی ناو گەلەریەکان بێگومان پێ ئەکات. لە ڕێگەی ئەم گەشتەوانێ مناڵەکان چاوکراوەیەک و بینینێکیان ئەبێت کە لە پێشانگاکەدا 49 هونەرمەند بە کاری جیاواز بە ماتریاڵی جیاواز بەشداریان کردووە و ئەمە تێگەیشتنێکی گشتی ئا بە مناڵەکان کاتێک کە خۆشیان ئەو شەجوانانە ئەبینن و تەرجیعێک ئەبن کە خۆشیان بێنەوە کە یەنەوە ناو قاعی وەکشۆپەکە کار بکەن بە پیتێک قۆناغت تەمەنە جیاوازەکان هونەرمەندەکە جیاوازتر کاریان لەگەڵ ئەکا بۆ من ئەو شێوازی باسکردنی کارکردن لەگەڵ ماتریاڵەکە و یان چۆن بە وشە وێنەیەک دروست ئەەکەی بۆ قۆناغی مناڵەکان جیاوازترە بێگومان لەگەڵ مناڵێکی گەورەترا کە لە قۆناغی لە گروپی دووهەممانە لە سەر و 10 ساڵەوە ڕوونکردنەوەی زیاتری پێیات و بێگومان منداڵەکان تێگەیشتنیان ئەبێ و یەک وەکشۆپمان ئەنجام داوە کە لە وەکشۆپە کاردانەوەی مناڵەکان زۆر سەرنجڕاکێش بوو بۆ ئێمە بەوەی کە زۆر دڵیان خۆش بووکە ئەزمموی ماتریاڵی جیاوازیان کرد و شتی زۆر جیاوازیان بەرهەم هێنا لە هەمان کاتە خۆشیان ئەو بابەتیان ئاماژە پێیا کە پیان خۆشە بەردەوام بێت وەکشۆپی لەم شێوە بکەڕێنەوە. زۆر باشە کەواتە ئەمە یەکەم وەرکشۆپ بوو لەگەڵ شێوە کارێک باڵین. چەند کاری لێ بەرهەم هات کە هی ئەوە بێت کە پێشانگایەک بۆ مناڵەکان بکرێتەوە؟ من لەمانە تۆزە ڕێکی شخصی خۆم ئەڵێم کە ئێمە لە ئیشی هونەریە کە بڵین شایستەیە یان شایستە نیە سەرجەم کارێکی هونەری کە لەلایەن فکر و هزر و خەیاڵی مناڵێکەوە بەرهەمات پێ بێگومان شایستەیە بەڵام ئەتوانین بڵین کە لە یەکەم وەکشۆپمانە چەند منداڵ بەشداری کردووە لە وەکشۆپ یەکەما چوە گروپەکان بەپێی ئەم شێوازی پێدانی وەکشۆپ لەلایەن هونەرمەند فاتمەوانێ لەگەڵ گروپی بچووکە کارەکە کە نزیکی 10 منداڵ بەشداریان کرد بوو و ئێمە پلانمان هەیە کە لەگەڵ گروپەکانە کە بە درێژایی کار ئەکەن لەم شۆپانەدا کارەکانیان لە کۆتایی پێشانگاکەدا جارێکی تر نمایش ئەکرێتەوە و پیشان ئەدرێ کە ئەمەش هاندەر و ئیلهام بەخشێکە بۆ ئەو منداڵانە کە ببینن چۆن کاری هونەری گرنگی هەیە لە ڕێی ئەوی کە هەم کاری خۆیان بەرهەم هێناوە و ببینەوە کە کارەکانی ئەوانیش هاوشێوەی هونەرمەندانی ئەتوان لە نێو گەلەریەکان نمایش بکەن. زۆر باشە. پێش وەرکشۆپەکە هەموو هونەرمەندەکان شێوازی خۆیان بۆ مامەڵەکردن لەگەڵ مناڵەکان پێشکەش کرده بوو کە ئەوان بەم شێوازەیان بەم ماتریالانە وەرکشۆپەکەیان ئەم تەجروبەیە لەگەڵ مناڵەکانەکەن. بێگومان چکە ئێمە هەر لەسەر بنەمای جیاوازی تەکنیکی کارکردنی هونەرمەندەکانمان هەڵبژاردووە کە وەکشۆپەکان بڵێنەوانێ و ئەوەش وەکو ئاماژەم پێدا ئامانجەکە لەوەیە کە منداڵەکان بەر ئەزمموی جیاواز و ماتریال و بابەتی هونەری بکەون بۆیە هەر هونەرمەندە و بەڵێ وەکو ئاماژەم پێکرد کە هونەرمەندمان هەیە تەنها بەڕنگ کار ئەکا هونەرمەند هەیە لە ڕێگەی سیرامیک و قوڕەوانەیە لەگەڵ مناڵەکانە کار ئەکا ئەم وەکشۆپەی کە پێشکەش کرا لە ڕێگای قماش و کۆلاجەوە کرا واتە کۆمەڵێک تەکنیکی زۆر جیاواز ئەزمموی زۆر جیاواز لە زنجیرە وەکشۆپێکایە کە پێشکەش ئەکرێت. ئەمە تا کەی ئەخایەنێت ماوەکەی چەنە؟ ماوەی وەکشۆپەکان تاوەکو کۆتایی مانگی یەک ئەتوان بڵێم تاسیەک بەردەوامە بێت و بەردەوام لەگەڵ گروپەکانە ئێمە کار ئەکەین کە خۆشبەختانە توانم بڵێم کە یەکەم جارە ئەو ئەزممونە تاقی ئەکرێتەوانێ کە ئێمە لە ڕێگای بڵاوکردنەوەی وەکشۆپەکان و دایکان و باوکان خۆیانن کە ناوی مناڵەکان تۆمار ئەکەن و ئەیان هێنن بۆ گەلەریەکە و بۆ بەشداری وەکشۆپەکەیان پێکەن. زۆر باشە کەواتە لە کۆتاییە ئەتوانن پێشانگەیەک بۆ کارە شێوە کاریەکانیان بۆ کارە هونەریەکانی مناڵانە بکرێتەوە؟ بەڵێ بێگومانێکێک لە وەکوتم بۆی کە بێتە هاندەر و ئیلهام بەخشیەک بۆ منداڵەکان کە ئەوانیش هاوشێوەی هونەرمەندانێکی گەورە چۆن کاری خۆیان لە گەلەریەکان نمایش ئەکەن کارەکانی خۆیان ببینەوە و شتێک کە لێرە هەمێ لەبیرم نەچی ئاماژەی پێ بکەم لە
لەم وەرکشۆپانەیە ئێمە گرنگیمان ناوە بە سەرجەم تەمەنە جیاوازەکانی مناڵەکان و لە چینە جیاوازەکانە تەنانەت لەم هونەرمەندمان هەیە کە تایبەت ئامادەکراوە کار لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی تایبەتاکە لەگەڵ مناڵانی ئۆتیزما لەگەڵ منداڵانی داون سیندرۆمە کە ئەوانیش بێربەش نەبن لەوەی کە جیاواز لە چالاکیەکانی قوتابخانەیان ئەگەر هەیان بێت یاخود خۆیان ئارەزوویەکی هونەریان هەبێت کە بێبەش نەبن لەوەی بێن ئەم ئەزمونە بکەن هەم بێنە ناو گەلەریەکەوانێ هەم لەگەڵ هونەرمەندێکە کار بکەن و دەربڕین لە هەستەکانی خۆیان بکەن. زۆر ڕاستە دەستەکانتان خۆش بێ بە هیوای کاری زیاتر. سپاس بۆ بەڕێز ڕۆز محەممەد ڕێخەری پرۆژەی هیوا فاوندیشن. زۆر سپاس بۆ